هەڵساین بەکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری کۆلات بۆ 11 باخچەی منداڵان کە لە سنووری پەروەردەکانی ناوەندی هەولێر دەوروبەری هەولێر دەشتی هەولێر مەبەست لە ئەنجامدانی ئەو جۆرە چالاکیانەوەیە بە تایبەتی لە قۆناغی باخچەی منداڵان زیاتر ئاشنابوونی منداڵ بە هونەری شێوەکاری هەروەها لێکنێزی بوونەوەی منداڵەکان و گۆڕینەوەی ئەزموون ئێمە وەکو باخچەی منداڵانی تانۆ بەشداریمان کردو لە پێشانگەی شێوەکاری کۆلات بۆ چاڵاکی باخچەکان بە سەرپەرشتی چاڵاکی قوتابخانەکان هۆبەی گەلەری ئێمە هیوادارین کە بەردەوام پێشانگای ئاوا بکرێتەوە چونکە بەڕاستی بەسوودە هەم بۆ ناسینی بەڕێوەبەرەکان لە ناو یەکتری و زیاتر ئاشنابوون و تێکەڵبوون مامۆستایەکان لەگەڵ یەکتری و بۆ چاوکراوەی مناڵەکانیش. بەشدار ئەوێنان دروست کردە. من وەکو بەشداربوویەک هاتووین سێریان پێشەنگایەمان کرد بەڕاستی کاری جوانی دەستی زۆر تیابوو هیوادارین بەردەوام بێ و کاری لەوە گەورەتر کرێت هیواداری ئەم پێشەنگایانە هەمیشە لە بەرچاو بگیرێت و کاری دەستی بەردەوام کرێت. شش ساڵ تێپەڕی بەسەر دامەزراندنی یەکەتی قوتابیانی کوردستان پیرۆزبایی خۆم ئاڕاستەی سەرجەم قوتابیانی کوردستان دەکەم بە تایبەت شاری سلێمانی و دەستخۆشی لە تەواوی میوانەکانەکەم بە خێراتیانەکەین و دەستخۆشی ئەم خاتونە بەرەزاکەین بۆ دروستکردنی ئەم ئەکسسوارات جوانانە. لەم سۆگۆشەوە خوێندنەوە بۆ مێژووی یەکێتی قوتابیانی کوردستان دەمانگەیەنێت بەکەیان بازای نەمەد و سەردەوەسرە ناوازی بۆ سەروەریان بازای نەمەد دادەوەزێنین و یەکێتی قوتابیانی کوردستان وەک هەموو خواسانەکەین و بەخێر بێن سەر شەڕەوە بۆ بین. ئێمە لەو سنتەرە لە 2013ەوە کە خەریکین بیدایەتی کە منداڵەکان هاتن منداڵەکان زۆربەی زۆریان هەفتنیان نەبوو مەسەلەن هەڵسوکەوتیان باش نەبوو تەعاملیان لەگەڵ کۆمەڵگا باش نەبوو ئێمە توانیمان تەعاملیان باشکەین ئەو مامۆستایانی لێرەنە زۆر خۆماندی ئەەکەن و خەڵکێکی زۆر خێرخواز خواپێدراو لە سۆران پشتگیری تەواوی ئەو سنتەرە ئەکەن. بکات و بەردەوام ئەبووارە 6 7 ئێمە پرۆگرامی تایبەتیمان هەیە بۆ ئەو منداڵانە کە ڕۆژانە چالاکی لەسەر ئەنجامەدەین. چالاکیکەمان بریتە لە چۆنیەتی گرتنی پێنووس و ئاخاوتنی و شەوڕستە هەروها چۆنێتی ڕەنگکردن و لێهاتووی کۆمەڵایەتی وەکو ئەوانە کە بێنەوە ناو کۆمەڵگە.